چۆنن خوێندکارانی خۆشەویست لەمڕۆ بەدواوە هەوڵەیەم لە ڕێگەی ئەم ڤیدیۆیەوە کە لە پێیجی مارگرێت دانرێت بەردەوام بم لە وانەی ساینس. هیوادارم ئێوەش ئامادە بن بۆ ئەوەی کە درێژە بە پرۆسەی خوێندەین بێ لە ڕێگەی ئەم ڤیدیۆانەوە. پۆلی 1. کتێبەکەتان بکەنە سەر لاپەڕە سەوسێ. پێشەوەی کە باسی وانەکە بکەینەمێ پرسیارێکتان لێ بکەم. بەنیتان بیر ماوە؟ بەنی شێوەی بیرماوە. حەزرن بەنی بێ؟ زۆر چاکە. بە هەمومان بەیەکەوە بڵێین هەلۆ بەنی. ئۆکەی، با بزانین ئەمڕۆ بەنی چیمان فێرەکە؟ وانەی ئەم جارەمان دەربارەی ماتەرە. What is matter? Everything around you is matter. هەموو ئەو شتانەی لە چواردەورتایە ماتەرە. Yes, everything is matter, including you. هەموو ئەو شتانەی لە چواردەورتایی بینی هەر هەمووی پێی ئەوترێت ماتەر، تەنانەت خۆشە. تۆپی یاریکردن، بووکە شوشەکانە، کورسی و مێزی ماڵەوە، یاخوتی مەکتەب، ئاو، باڵندە و ئاژەڵی ماڵی، کتێبەکانمان، فڵچە و بۆیە، هەموو ئەمانە پێیان ئەوترێت ماتە. ئادەی بیڵێرەوە ماتە. Very good. So, what is matter? Everything around you is matter. Repeat after me. بیڵێرەوە لە دوامەوە. Everything around you is matter. Again. دووبارە. Everything around you is matter. Everything around you is matter. ئێستاش زانیاریەکی تازە فێرە بین. Some matter is solid. هەنێک لە مادەکان ڕقن وەکو دیوار. Some matter is liquid. هەنێک لە مادەکان شلن وەکو ئاو. Some matter is gas. هەنێکشیان گازن وەکو هەوا. Repeat after me. بیڵێرەوە لە دوامەوە. Solid. Again. Solid. Liquid. Again. Liquid. Gas. Again. Gas. Very good. لەم ڤیدیۆیە تێناو سۆڵید باسەکەین. لە ڤیدیۆیەکی ترا لیکوید و گاز باسەکەین. سۆڵید واتە و مادانەی کە دۆخی ڕقین. Now we know that some matter is solid. But what is solid? Solid keeps its shape. ئێستا کە زانیمان هەنێ لە مادەکان سۆڵدن، کەواتە سۆڵد خۆی چییە؟ ئەو مادانەی لە دۆخی ڕقیان شێوەی خۆیانە پارێزن. بۆ نمونە، هەرچەنە هەوڵ بەی شێوەی بەردێک بگۆڕین ناتوانین بیگۆڕین چونکە بەرد نمونەی مادەیەکی ڕقە. Repeat after me. بیڵێرەوە لە دوامەوە. Solid keeps its shape. Very good, sweetie. Solid keeps its shape. Okay, ئێستا با بزانین نەتوانین مادەکان چۆن ڕیس بکەین. Sort solid objects by color. بە پێی ڕەنگەکانە توانین مادەکان ڕیس بکەین. ئەگەر سەیری لاپەڕەسە و چوارکەی ئەم ڕسمە جوانە بینی. بزانم کێ لێەوە ئازا و گرجگۆڵ هاتوانێ ئەم مادانەی لە مێنیا هاتووە بە پێی ڕەنگەکانی ڕیس بکە. دواتر لە خشتەی لاپەڕەسە و 5 زادەی بنێ و لە کۆمنتە وەڵامەکەتم بۆ دابنێ. جگە لە ڕەنگ ئەتوانم بە پێی چیتر مادەکان ڕێک بخەم. Wait! Some objects are lighter than other objects. هەنێ لە مادەکان کێشیان کەمترە لە مادەکانی تر. ئەی چۆن ئێمە بزانین کام مادەیە قورسە وە کامیان سووکە؟ وەک ئەم کوڕەی لە وێنەکەیە دیارە؟
دوو تۆپ یان دوو مادە بە ئارەزووی خۆت بەو جۆرە بەرز بکەرەوە. کامیان قورستر بوو ئەوە کێشی زیاترە. لە مێنەیەدا تۆپە سوورەکە کێشی کەمترە لە تۆپە شینەکە. We can also sort solid objects by size. هەروەها ئەتوانین مادەکان بە پێی قەبارەیان ڕێک بخەین لە بچووکەوە بۆ گەورە، وەک چۆن لە وێنەی ناو کتێبەکەتا دیارە. ژمارە 1 لە هەمویان بچووکترە. ژمارە 2 لە ژمارە 1 گەورەترە. ژمارە 3 لە ژمارە 1 و 2 گەورەترە. ژمارە 4 لە هەمویان گەورەترە. ئادەی بزانم تۆ توانی ئەم داینەسۆرانە بە پێی قەبارەکان ڕێک بخەی؟ وەڵامەکە لە کۆمێنتادا بنێ. Okay, let's take a rest. با ڕێستێکی بچکۆلانە وەربگرین. لەم ڕێستەیە ئەمێ ئەوەتان بیر بخەمەوە کە زۆر گرنگە دەستەکانمان بە پاکی بشۆین و پاک و خاوێنی ڕابگرین. من ئەم جێرمەکسم هەیە کە ڕسمی بەنی لەسەرە. هەموو کاتێ بیر مەخاتەوە کە دەستەکانم پاک بکەمەوە و پاک و خاوێنی ڕابگرم. ئەی ئێوە دەستەکانتان ئەشۆن؟ ئۆکەی، ئێستا من گەشتنە کوێ؟ ئافرین، تۆ ڕاست دەکەی. Sorting objects by size. لێرەیە 5 فیل ئەبینی کە هەر یەکەیان قەبارەیان جیاوازە. مۆرەکەیان قەبارەکەی بەڵێ گەورەیە. شینەکەش بە هەمان شێوە قەبارەکەی تەواوە، ئەویش گەورەیە. ئەم زەردەیان بچکۆلەیە. ئەگەر بەراوردیان کەی سێرەکەی بچکۆلەکان لە گەورەکان ناچن، بۆیە بچووکەکان ئەخەینە لایەکەوە. ئەتوانی پێم بڵێ ئەم پەمەیە کریتە لای کێوە؟ تەواوە، ئەیکەینە لای فیلە زەردەکە. ئەی سەوزەکە؟ ئافرین، ئەویش لە ڕێزی فیلە بچکۆلەکانە. کەواتە 2 فیلی گەورە و 3 فیلی بچووکمان جیا کردەوە و بە پێی سایز ڕێکمان خستن. هەمووشیان دڵخۆشن. ئەم جاریان کێکمان هەیە. یەمی، چۆکلێت کێک و ڤەنیلە کێک. سێری کە قەبارەی کێکەکان جۆرا و جۆرە. کێکی گەورە و کێکی بچووکی تایە. کێکە گەورەکانم بۆ بکەرە سەر سینیەکە. بابی بم بۆ میوانەکانم. کامەیە کێکی گەورە؟ ئافرین، ئەمە یەک. هەر بژی، ئەمە 2. دانێکی کەشمان بۆ دانێ. بژیت. ئێستا کێکەکە ئامادەیە بۆ میوانەکانم و تۆش بە تەواوەتی فێری وانەکە بووی. Think about it. بیر بکەرەوە. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە بیر لەوە بکەرەوە لەم وانەیە فێری چی بوویت؟ What is matter? Matter چییە؟ What is a solid? Solid چییە؟ How can you classify solid objects? چۆن ئەتوانی مادەڕەقەکان ڕێک بخەی؟ وانەی ئەمڕۆمان هەرەوە نەبوو. لێرەیە کۆتایی بەوانەکەیە. وەڵامی ڕاست لە کۆمنتادا بنێ و ڕاستترین وەڵامە بێتە سێری وانەکە. Take care. Bye bye.